ئەحمەو ئەرێ ئاوە چیڵی ناوم لێنی؟ ئەوە لە شوێ تۆ؟ دەنێ و ڕەنگە نییە دە تۆ بزانە ڕێکە؟ چی ڕێکە؟ ئەرێ ژنەکە ئەم پەردەیە قابلە چی ڕێکە شێت مەکەی؟ ئەیە ڕۆ چیەکەی لەویا تۆ؟ ئەی مورۆکانم پیادا دووری ئەها چەند جوانە؟ ئای دەستە خۆش بێخوا ئەحمۆگیان هەرچیشتی جوانە هەر لە تۆیە ئەی چۆن بابە من ئیشم ئەوەیە وەڵا ئەحمۆگیان ئیشێکم پێ هەیە یا ئەڵڵا خێر ئەحمۆگیان با بچین بۆ ماڵی باوک وەڵا نایە ئێ بوو وەڵا دوو پێم نایە بە ماڵی باوکتە ئێ بۆچی نایە بۆ ماڵی باوکم بابەت تۆ خۆ سوور ئەزانی خەس و خەزورم چارەی منیان ناوێ بەس بلەیان نەوێت نا ئەحمۆگیان بەخۆ وانێ تۆ وا هەستەکەی گورە چی وانییە ئێستش تا ئەزە من بە ئاواتەوەم ئەڵێ مامە گیان چۆنی یەک دنیا سڵاو شتی گەرمە ئەلەن ئەوە چیە وەزعە دقی ناکە ئەحمۆگیان ئاخدە لە بەر خاتری من خەی ناکە و خاتر و ماتر ناخوات ئەو سڕە کەشفەکەم بزانم بۆ بلەیان خۆشەیە بۆ چاری منیان ناوێت ئەیە سڕی چی ئەی هاوا تۆ خۆ وا هەستەکەی ئەلا کورین هەڵی واسمیا چی چی هەڵواسی ئەمە نەخێر مادەم نایی هەڵی ماوەسە ئەوە هەڵم نەواسی بابێمە دەرەوە ئەو سڕە هەر کەشفەکەم ئەیە ڕۆخۆ بەسەر منا بەجێی هێشت ئەخە تۆ باڵاو بەرز بووی سەمە لێ چێ دەستمەی گاتیە بلە تۆنی بلە ئەرێ بلە ئەرێک ماڵێ بە قڕ نەجینە بنازانین بانگ گەلامیشکەی بەخێر بێ تۆنی باشی چۆنی حەجە لە دەرگاشم نێوت ماڵ ئەوەزاوە بەعکسی خۆی پێکەم برای کاکە تۆ نابێت لە دەرگا بێ ئەمە دنیا هەزار شتە وەڵڵای تجای بابێت خۆ بۆ چیتی دەرگایی چۆنی وەزع بەخێر بێ دەمو باس چۆنە وەڵڵا مەشغوڵی بزنس و کەسابەت و شەحنیە شەحن ئەڕوا کوڕی باش قەچێکە وەڵای مشگلەیەکم لێ دێ دەبا لەو تیجارەت و شەحن و کەسابەتە مەشی تێکردا بوو نابلە بەکەڵکی تۆنە ئەمڕۆ 50 شەحن گەیشتووە حال یەکسەر ئاگرە کاتەوە بۆچی یەکسەر سەرف بوو چی هێناوە ئادێ بزانم دڵە بۆ چێت ناشێم و بەڕێدەوێ نابێت نەخێر ئەی تیجای سیارانی نە ئەی فەرشی ئێرانی نە هەموو کەسێ پێویستی دەدەی خێرا منە تەمەڵیت وەڵڵای نازانمە بێمە شتە مویمە تۆ چی بێ WC غەربی ئەرێ ماڵاوێ تخوا WC ئیشە تخوا WC کات تیجارەت و بازرگانیە ئەی تۆ خۆت ئاگانیە لە 2014ەوە تێگەی ئەم خەڵکە هیچ داهاتیشی نییە کەس نانیە بیخوا بابە تۆ باسی چیەکە تۆی لەم شارەیان ناژی لە پشتی خانۆکە ئێوە نووسراوە WC لە کۆڵانەکە بڕۆسەی کە 200 کە سەرەی کردو خەڵکی ڕاڵیان نییە بیخۆن گورە دەبڕۆسەیەکەی برن ناکرد ڕاستەکەی کورە نەک 200 ژەوەسێت تۆ زانی بۆچی ئەوسن ئیکاشی منەوە هەر هەمووی خەڵکی فەقیر و ڕەشوڕوتەکەیە لە فی هەزاریە خۆن هەمووی چەورە بەرگەی 1 سەعات ناگرن دە تۆ واز لەو مۆزوعە بێنە ئەڵێم بۆ شتێک هاتم وەلات ئادەبی لێ والله بقينا واسي من واسي والله لي كاك بواسي انا واسي بخوايلي كاك نايلم الله بخوايلي اخر نايلم بخوايلي والله اقولت مخلطه من بياوني ده كيف خوت الله والله ما بنصح كل باس كم طيب نازلم حتى نسير كم مشكله مالي خزور مهيمن شي مالي خزور شي النازلم بيستو بين صالم من زواي اوانم بالربع تو احترام ناقر دور جابوا بزاوية نازل شيء إذا كاك هذا بناموسم بتشارك أنا مالي بقور نجي نروح بردم أو دسم راقرتو بتوقع توقع ملقرناك وازن دسم التاكسي راقرتو ليه توش كان شيء ماش تكن بقربان وبساقة دبن نازل بوتشي تشاري من ينايت يناك والله يتشمنك والله راسك تخوا تلفون عزيز ستش بعقلك بم وقتيك أنا عندك يا حاتو زين شيء ما مات خود بدلو ماما جيان شوني بلا جيان كورا بلا بقرباني بي ماما جيان دنگو باس شونا لخوا بزيابي بلا جيان لسعي سريتو لو خوا بزيابي زور باشين يا خوا هر باش بي ماما جيان قول بدست ما جاكم بلا جيان بخوا بيرتكين اي ماما جيان من شاري هلو بيش لي ابوم او كرو شاري شيك كل جار بخوا بينزا كمان بصالي اللي الرا اما بيركين ايه ماما جيان جياني ماما دست خوش ببايعك ونقل كردوها بسري بلا كابرا خوي بايعك ما بوينه بو مالوا اي من لخزمتا ماما جيان من شي موغري بايعيتشي كره ظلم للريقاتا جا ماما جيان اشتكيش مو كرديت او بليتو في زو تايرو هموش تكيش حاضره ياك حفتيت لقى خسو جانا برو عمره بالريقون عقلش صاح بيرول يعني تكتكش بو بالريوين كره من لخزمتا ماما جيان جاو ياك اشتكيش بو كم ان شاء الله بيش سفرقت عم بو عمره كامل مالكش انا مي بو ياخكم أقرأ الأخوال يوم النسني وأمثال الزيابية أحب ساقو بيا باشا ماما جان دست ما جاكم دي خوافيس خالقل
خافز دەیخوا حافیزێ بێ ڕۆڵە ئاگان لە خۆ بێ ئەوە زاوایە بەخوا تامی دەکوڕێ ئەو درێژە سوورە زاوای ئەمری نەمینە کورە و با بڕوە طبعا لەگەڵ داوای لێبوردن بۆ ڕستەی ئەخی نانا جملة نبو شبكة قطعية يارية كرسي نانا جولي بو جملة نبو نانا بخوا جولي بو أنا بابا جملة نبو أي هوا نانا جولي بو لا حول ولا قوة إلا والحاصل يا سزاني يعني خليك بومدرك مجموعة شلة ميشك معايا بلا برخصتي خوت عرف مع الأوابي ما شاء الله لو شنو كان خوشة پشە خاتم دە و چای بخۆ باسار نەبێتەوە ئەرە دەخەریکێن بامێن بۆ زستانەوە لە خۆشە وشکی کەی کورە دەلای بۆڵام من هەموو ژیانم ختووکە یەکە بامێ بینم ئەڵێم جەعفەر بەک جا تۆ حەزی لە پەڵپینەیە ئەم شەو ئاگار لە خۆ بۆ شڵپۆ هۆڕا هەمووسکە دەچوو ئەوە هیە و نیسکێنێ بوو ئاوایە غازات پێیاکە جۆشی مێ من ئەڵێم پەڵپینە تۆش خڵەفاوی پەڵپیناڵێم گوێ مێ السلام عليكم عليكم السلام بخير بيش أحوالتان شوني أحا ماما جعباشي ولا كرم توزي عقل بماما جعايتي بلا ماما جعفر أموج نبشة تو باشي شكون كورا رولا بلا من بيلم برشن خاتون أموج نبشة تشي أخو ما بشيلانية نقبت ماما من ميو توزي وردو بكريم ولا قلتانا هنا چییە؟ بیستومە بۆ یاخوشتەکەن بۆ یاخ نەکەن بۆتانەکەم بە ئەسرۆپۆڵ و بۆتانەکەم بە مەڕمەڕ دیوی دەرەوەی باشە؟ ئەسرۆپۆڵ چییە؟ لە بۆ یاخ زۆر مهمترە مامە زۆر جوانە نەواسی لێ بێنە بلێ گیان بۆ مەکە بلەیکە جۆ لێ بوو؟ ئەی موبەریدەکەتان پۆشوشتی نوقسان نییە بۆتان چاکەم؟ هەمووی بلە چاچی کردووە سبریدەکەتان پیس نییە پاکی کەمەوە؟ پێویستمانێ بلە گیانی زاوم بۆ کا بە قوربانی بمەوە زاوایە بیستومە ئیشەڵا لەسەر خێر ئەمراکەن خۆ قوبوڵیکە بەڵام ئامان نەکەن بلیکی تیار ببڕن بە $300 بێ من بە 200 بۆتانێنم هەموو کۆمپانیەکان برادەرمە بلە گیان ئەوەشی بۆ بڕێوی بڕیوێتی قوربانی بێ ئەڵێ مامە ئەی فەرشوشتان نییە بۆتان بسوم بیمە من سەربان نەخێر بلە هەمووی بردووە هەمووی بردووە؟ هەمووی ئەی باشە ئەی هێنا چی پێڵێن باشە بایعەکە من خۆتانەزان وەزعم باشە بۆچی کەوەرم گر بۆتان نەهێنم بۆتانێنم لە بۆ دووە مەیهێنە بلە هی خۆمانە هێنێت ئەی بلە ئەوەشی کردووە؟ باڵێ ئەی ناتانێ وەکو نیەرە کەر بۆتان بزەڕێنم؟ باڵێ مامە جەعە کورە دەبڕە ئەمرت نەمێنێ ئەحەسووری درێژ ئەی هەمی زاوایە بلە زاوایە بە قوربانی بمخوا دەستگرێ بە باڵێەوە ڕەبی خوایە تەمەنی ئەحا هەڵگری بیخێتە سەر تەمەنی بلە باشە جعفەر بەک تەلەفۆنێ بۆ بلە بکە بیریەکەم بە ساقەی بمات دووسێ دەقەشە کورە بەخوا بلە پیاوە پیاوە ئای بلە بلە ئەمە بلە هەلەو بلە گیان چۆنی؟ ئەلۆ دایکیان باشی؟ بەس تاقە بم دایکیان تۆ چۆنی ئەحواڵە؟ شکر باشی باوکم چۆنە خۆت چۆنی باشی؟ بارم دایکیان ئەوە چیەکەی؟ ئەڵێم دایکیان ئەوە بۆچی من و ئەحمە بانگ ناکەی؟ دیتر پێمان خۆشە بانگمانکەی خۆشترە لەبەر ئەحمە توخوا بە حەز ناکەم زوو ئەوانکە پێم خۆشە بانگمانکەی ئاوا؟ ئاخی دایکیانە زین چی بەستخوا با کەسی لێ نەبێ بەس خۆم و ئەحمە بین ئەمە قسەم کەسی کە بانەیەت دە باشە دایکە گیان زۆر سپاس قوربانە بم دایکیان دە باشە دەی خوان لەگەڵ بێ دەست خۆش بێ خوا حافیز ژنەکەەوە چێ بوو قسە لەگەڵەکەم ئەوە دایکم بوو یا الله خێر وەڵا ئەحمەدیان و دووسێ جا تەلەفۆن بکە ئەڵێ وەرن بۆ ئەوێ بۆ نان خواردن بۆ کوێ؟ بۆ ماڵی باوکم وەڵا نایم ئەرێ دیسانەوە وتیەوە وەڵا نایم بۆچی نایی؟ ژنەکە تۆ زۆر سەیری خەڵک بە زستان یەک جاو لە ساردا وتم نایم یعنی نایم ئیدە ئەحمەدیان دووسێ جا تەلەفۆن بکە ئەڵێ وەرە ژنەکە تۆ زۆر سەیری من بێم بەرامبەر بلە دانیشتم ها؟ نا بڵێ چی ئەم جاریان بەس خۆمانی وەرە باباڵێ میگبی کرد پێشێمە خۆی پیاکەەوە بە جدیتە نەنە دڵنیا ئەم جاران دایکمتی بەس خۆت و ئەحمە شتێکی ڕەش بەرامبەر بێ بڵێمەوە کێ بڵێ وەڵا بلێ دانیشتم بەرامبەر بلە نا ئەحمە گیان دڵ نییە بەکە کەسی لێنە بە تایبەتی ئەویشیەر لێ نییە ئازاین چۆن نایم یعنی نایم ئەحمە گیان دەوت دووسێ جا تەلەفۆنیان کردو دایکمە ڕەڵێ ئەر خۆت و ئەحمە ئەبێ بێنی کەسێکەی لێ نییە باشە ژنەکە وا من چووم و بلە لەوێ بوو نا بڵێ چی کەسی لێ نییە بەس من و توی بانگ کردووە آخر تأکید تەکید
ئەی دەگەر وا بیم دە باشە بەستاق مامە جاخۆ بگرەوە هاتی ئەیە ڕۆجە ئەی چیەوەچێت تۆ زیاترامی ناکرێت ورە دە ئەمەوێ بکرێمەوە لەگەڵ ئەو ناکرێتەوە مامە جەعا ئەی چیایی بشووری واقسە مەکە ئەحمەدگیان میخۆ والله ناسکەم مامە ئەمە کوردی خۆمانە یاڵا ڕۆڵە هی و خوارەیە ئەێ مامە ڕاستاڵن گەرمە شامی لەو خوارە پێڵم گوڵە کابان وڵی خۆێستا بە نێر و میوە هەمووی ئەم گۆیانیاڵە گەرمە شامی لەم خوارە پێی دەڵێن گوڵە کابە ئاوای رازەکەی مامە ناخوا دەستی خۆش بێ یاخوا خۆ دروستە کردووە نەوەڵە کور ئەحەوت وە کەی ئاقڵەبی کوڕم ئەوە کەی ئیشی منە ئەوە ئامۆژنە دروستیەکە ئامۆژنە پشە وتەوە پشە پشە عی بە ڕۆڵە ئەوە خات و پرشنگە والله باشە چی وتووە تۆزێ دەمەتەڕ ناکەی مامە ئەی پەرداخێشتی خۆ بزنیم ئەو کوڕە کوڕی باوکم ئێمە مە فۆلکلۆری کوردیە ڕێک بە مای خۆینەوە کوڕی باوکم عافێتی باوکمە بنەوە بەوەی خواتەوە ئەحمەدگیان لەگیان لێرە بۆ پەرداخێنە بە ساقی ئێڕۆڵە کچمەوە تۆ بۆ دیار نیت وەڵی باوکەگیان بڵم چی بەخوا ئەحمە و نەگلی لێتان هەیە والله مامە ئەزانین چۆن من بەجددی پێچ زۆر خەڵت لە مامم گەیشتە بووم من ئەمزانی بەس چارەی بلەتانەوێت و منتان ئیهمال کرد و هەر ئەوتان خۆشەوێ بەڵام بەڕاستی نەمزانی ئێوە جیش شەخر و ئەم شەخر و شانازی فەخر و شانازی منن کەوا تۆ مامیت و ئەویش ئامۆژنە پشەیە دایکەگیان لە دڵی مەگرەوە لە خۆشەویستیایە ئەمەوێ بکرێمەوە لەگەڵتانە ئەمەوێ خزمەتتان کەم مامە مامە من زۆر خەجاڵەتی لای ئێوە من بە خەڵەت تێگەشتم ئەوە تا بەم داوەتەی کە ئاوا خەراتانە بە خصوصی داوەتی ئێمە بکەن بۆم دەرکەم کە منتان خۆشەوێت وەرە چۆن تۆمان خۆش نایە ئەحمەد گیانەوە تا خەسوو بە خصوصی داوەتی وەیەوە سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام بەخێر بێنێ بڵێ گیان مامە گیان چۆنی بەخێر الله لەو تامی ماچە بەخێر بێ پێی گیان بەخێر بێ باشی کچەم چی برا دەبڕۆ لە ئەودانیشم ناچم بۆلو هەر ئەڕۆینێم وەرە ناڕۆم ناخوا کەس ناڕۆ ئەحمەد گیان ئەمەژن تۆتە بەزێوە داوەتەنەمە عیبە ئەمەی ڕاستەکە دایکە کوڕم فڕقتان چێمە ماڵی باوکی هەمووتانە کاکە جەعالە کەس داوای خۆی دەرکردووە تا ئێستا ئەرە وەڵام مامە تا ئێستا سەد جامێنە دەکردو بەس خۆم بێشعورم یەمەوە کوڕە دەواز لەو مەوزوعانە بێنە ئەلە بڵێ گیان ئەمڕۆ چەنی مانگە کوڕم ئەی مامە گیان بێ قەزابێ تو ئەزانی بیرم چووە بەس باوەڕە قەنەعەتێ بەوە مەعاشەکە تۆزە تاخیر بوو بەیانی دوو بەیانی کە مەعاشمە نەگر لە داوامەوە ناڕۆم ماڵەوە ڕێگەم بۆ ئێرە سەم بۆ تۆ دانەوە سەیش بۆ خەسووجی ئای خوانەی بڕێ خوارە ئێمە نەسەنگێ پایام جانۆی کە پێم وتی باچینە مطبەخ چکە ئەزانم خەسوو خەزوو خواردنی ئەمەیان پێ خۆشە چی خواردنی خۆشیان بۆ باشە بەس باڕۆ تۆزێ ئینە خوێی زۆر لەبێت لە بەزەختەکەی من و دایکی باشە کچەم دەی کچەم یەخوا خوانەتان بڕێ ئاحەدجان هەڵە بچۆڕێ ئاو ناخۆی ئاحەدەمە ناخۆم ئێستا سڕەکەم بۆ دەرکەوت ئەزانم بۆ ئەمەیان خۆشی و چاری منیان ناوێ مەسەلە ئەخینەکەیە مامە گیانی مامە ئەوە بلەی زاوە ماگانەی چەند بۆ بڕینەوە ئێوە وەڵا ڕۆڵ ئەوەی ڕاستی بێ سۆ بەیا بە من و سەیە بە ئامۆژنە یاخوا ئەمری نێمنەجات خواوە زاوایە ئەو لەشەی کرم تێیە من بڕیارم ماوە مامە نەک هەر بڕیار خەراری ژەیەم ماگانە دوو وەرەقە بۆ تۆ دوو وەرەقە بۆ ئامۆژنم ئەوە ئێستا ئەم مانگە بینم مامە لێو عازەبم مامە من وەریگرە ئەی تێم گەێنە بزانم مامە حالیەن لە من ڕازیت وەڵڵاهی چییە کۆتری لێ بەڕابووە نەوەڵڵا ئەزین چووەنا ئەڵێ من چەند لە تۆ ڕازیم خواژەوەە لێ ڕازی ئەمە قسەیە سەی وەکو بلەش بە قوربانی یەک دەقەوت چۆنەوە سڕەم کەشف کرد بەخوا پارە سەگە دەبخۆن